ئەگە بە کورتی ئەوە بڵێم ئازادی و یەکسانی مانایەکی زۆر فراوانی هەیە حتا تێگەیشتن لە ئازادی لە وچەنەسەری ئینسانەکانەوە فەرق ئەکات لەوەی کە ئازادی ئەکات لەوەی کە ئازادی بۆ ئینسانەکان چییە ئینسان چۆنەوێ ئازاد مەسەن ژن بە تایبەتی ئازادی ژنان چی یەکسانی ژنان چییە لەگەڵ پیاوانە بە بڕای من لە کۆمەلگای سەرمایه‌داری مۆدرنی ئەمڕۆیە ئازادی جۆرێکی ترە ئەتوانم بڵێم لە کۆمەلگای سەرمایه‌داری ئەمڕۆیە ژنان بە دەرەجاتێکی زۆر ئازادن بەڵام بە دەرەجاتێکی زۆر کەم یەکسانن جاکاریەکی بێ ئەندازە لە بینی ژن و پیاوە ئەبێت بە تایبەتی لە ڕووی کارەوە هەمان کارەکات هەمان ڕەنجە کێشێت هەمان جۆری ڕشتەی کارەکەیەتی بەڵام تەماشاکە لێم لاوە کرێ پیاوەکە لە کرێ ژنەکە زیاترە ئەمە جیاکارێکی زۆرەکە لە کۆمەلگای سەرمایه‌داریە هەیە لە تەواوی دنیای ئەمە هەیە ئەگە بگەڕێنەوە بۆ ئەو جێگایانەی یاخود ئەو وڵاتانەی کە کێشەی ئابووریان هەیە وڵاتانەی کە دین و مەزهەب بۆتە سەرچاوەی یاسا و ڕێساکانی کۆمەلگا لەو ڕوانگەیەوە کە ئەوان هاتوون یەکسانی بۆ ژنان و ئازادی بۆ ژنان ئەیانەیە بەرقەراریەکەن کە ئەتوام لەوێ بڵێم نە ئازادی بۆ ژن هێنە یەکسانی بۆ ژنیشەیە ئەگەر لە کۆمەلگای کوردستان مەسەن بە نمونە باسیکەین ئەمڕۆ تا ڕادەیەک ژنان لە ژیانی سیاسی کۆمەلگایە بەشداریان کردووە بەشداریان هەیە ئەمەش دەتوانم بڵێم ئەو ڕەنج و کۆشەی خۆیانە کە کردویانە بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە کۆمەلگای کوردستانە کە ژنانێکن کە دیارە ژمارەیان زۆر کەمە لە پۆستێکی ڕئیسی لە پۆستێکی گەورە لە پەرلەمانی ئەو وڵاتەیان ئەو جێگەم بەڵام بەداخەوە بوونەتە پاشکۆی حیزبەکان بوونەتە پاشکۆی دەسەڵاتی قەومی کوردی بوونەتە پاشکۆی ئەو دین و مەسەبەی کە لە وڵاتەیە لە یاساکانە کاری پێکرێت ئەمە بۆیە بۆ ئێمە بۆ ئینسانێکسانی خوازەکان بۆ بزودێکسانی خوازی ژنان ئازادی بۆیە مانایەکی تری هەیە ڕاستێکەی بەشداریکردنی ژنان لە ژیانی سیاسی کۆمەلگایە لە هەڵبژاردنەکاندا لە پۆستەکاندا بە مەیلی خۆیان بە ئارەزوی خۆن بەبێ هیچ فشارێکیان بۆ بهێنرێن زۆرێک لەو سیاسەتمەدارانەی ژانێکە لە کوردستان بەڕاستی فشاری زۆریان لەسەرە هەتا فشاری جنسیان لەسەرە ئەمانە کێشەشی گەورەیەکە ئێستا لە کوردستانە هەیە بۆیە ئەتوانێ ژنانێکە لە دەسەڵاتان ئەبێ ئەو کارە بن ئەتوانن کە بیکن لانی کەم جێگە موقعاتی خۆیان پارێزن لەو موقعاتی کە خۆیانیتیایە